کۆمەڵەی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی لە هۆڵی خاک لە سلێمانی کۆڕێک بۆ نووسەر و هونەرمەند دارۆ عەزیز ڕێکخرا. کۆڕەکە تایبەت بوو بە تەکنیشی نووسینی سیناریۆ بۆ دراما تەلەڤیزیۆنیەکان، ئەو کەلێنەی کە لەو بوارە گرنگەی کاری تەلەڤیزیۆنیدا هەیە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هونەرمەند و نووسەر دارۆ عەزیزمان کردووە. کاک دارۆ بەخێر بێسپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس خۆش بسپاس. کاک دارۆ ئەم جۆرە کۆڕانە تا چەند گرنگە بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنەی کە لە بواری نووسینی سیناریۆدا هەیە؟ لە ڕاستی ئەمە هەوڵێکی زۆر بچووکە لەو کەلێنە گەورەی کە لە نووسینی درامای تەلەڤیزیۆنیدا هەیە. لەبەرەوەی ئێمە ئەکادیمیەکی نووسینمان نییە دەربارەی تایبەت بە درامای تەلەڤیزیۆنی. وەرکشۆپێکی ئەو بەرهەم نهاتووە کە بتوانین دراماکانمان باس لە تەکنیکەکان چون دراما دەنووسینەوە. ئەمە تەنها هەوڵێک بوو بە دوو هۆکار بیرم لەم کۆڕە کردەوە. یەکەم نەبوونی دەستگایە بوو بۆ کۆکردنەوەی ئەوانەی کە ڕەخنە دەگرن لە دراماکان، ئەوەی کە تەنها هەیە تەنها لە سۆشال میدیاوە تەنها لەوانێ بە کۆمەتیا بە شێوەکان بەشداری ڕخنەکانی کردبێ. بەس ڕخ ناگرێت. بەڵێ بەر ڕخ ناگرێت، بەڵام ئێمە پێویستمان بۆی دەستگایەکە کە ئەوانە کۆبکاتەوە، هونەرمەندەکان کۆبکاتەوە کە دراماگن مایشتەکرێ بتوان قسەی خۆیان بکەن، ڕخنەی خۆیان گرن، بووی لەم ڕخنانەوە بتوانین جارێکی تر خۆمان بنیاد نێنەوە کە بتوانین لە هەوڵێکی ترا بتوانین بە تەکنیکی تازە، بە ڕێگایکی تازە، بە میتۆدێکی تازە بتوانین دراما بنووسینەوە. بەڵێ کاک دارۆ لە کۆی پرۆسی هونەریدا دەق چ گرنجێکی هەیە لە تەواوی پرۆسی هونەریە؟ بەڕاستی هەروەکو ئاماژەم پێە ئێمە پێویستیمان بە تەکنیکە، ئەو تەکنیکە تا شارەزاییمان لەو تەکنیکیان نەبێ ناتوانین ئەوەی لە خواستی هونەرمەندانە، ئەوەی لە خواستی ڕوانەرانە بینەرانە هەیە بتوانین درامایکی سەرکەوت و نمایشکەین. بۆیە پێویستمان بۆیە کە شارەزابین لە تەکنیکان. لە کۆڕەکەمدا باسم لە تەکنیکان کردووە کە ئێمە پێویستمان بە سترەکچەرێکی درامی هەیە. بەداخەوە لە زۆربەی درامەکانە ئەو سترەکچانە بە پێنج خاڵ دیاریم کردبوو سترەکچەکە بەداخەوە لە زۆربەی درامەکانە ئەم سترەکچەیە نابینین. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان درامەکانمان لە ئاستێکی خواستی هەمووانانیە. بەڵێ کاک دارۆ ئەپرسم تا چەند دەقی خۆماڵی گرنگی هەیە کاریگەری هەیە لەسەر ناساندنی درامای کوردی دەقە خۆماڵەکان؟ بەڵێ یەکێ لە خاڵەکانی ئەو بنەمانەی کە ئێمە درامای پێنووسینەوە یەکێ لەوانەیە کە بیرۆکێکی ڕەسەنمان نەبێ، واتە هاوردە نەبیان ئامادەکراو نەبێ لە چیرۆکێکی ترەوە، بەڵکو لە ناو کۆمەلگاوە بێ. ئەمە یەکێکە لە بنەماسەرەکانی کە ئەتوانین درامای پێ بنووسینەوە. وەکو چیرۆک ئێمە چیرۆکانمان هەمووی لە ناو کۆمەلگا بووە، بەڵام ئەوەی کە گرفتەکەیە ئەو تەکنیکەیە کە پێمان نەنووسیوەتەوە. یەکەم بۆ نمونە ئەگەر سترەکچەکە بوو یەکەم چۆن بارودۆخی خوڵکەنی دوایی چۆن ئەم بارودۆخە پێچەوانە یەبێتەوە، چۆن چۆپمانە بێت، چۆن ململانە دروستەکەی، چۆن بربەستەکان، ئەمانە هەمووی چۆن گرێگرەکان دروستەکەین. بەڕاستی درامای کوردی گرفتێکی زۆری هەیە لە دروستکردنی گرێکانە، نەمانتوانیوە چیرۆکان بێکەوە بچنین. ئەمە کێشەیەکی گەورەیە لە درامای کوردە، بۆیە هەوڵم ماوە لەو کۆڕەمە ئەو خاڵانە دیاری بکەم. بەڵێ کاک دارۆ ئەوەی ئێمە بزانین تۆ لە بەریتانیا خوێندوتە، تا چەند ئەو خوێندنە یاخود ئەزمموی ئەکادیمیت گواسۆتەوە بۆ کتێبەکانت کە خوێنەر یاخود خوێندکاران لە پەیمانگا بێیان لە زانکۆ سوودی لێبێنن؟ بەڵێ لە ڕاستی ئەوانەی کە لە کتێبەکانمە باسم کردووە با بڵێن
هەمووی لە ڕێگای خوێندنەوە سوودوەرگرتن لەو سەرچاوانە بۆ کە خوێندومەتەوە لە شێوەیەکی ئەکادمی ئەمە ئەوانەی کە باسم لێوە کردووە یعنی بۆ تەنها بۆ ئێرە نیە ئەوانەی کە دنیا ئیشی لەسەرەکەن هەمووی بۆ میتۆدانە ئیشەکەن میتۆد جیاواز یعنی میتۆدی جۆرا و جۆر هەیە بەڵام من هەوڵم ماوە سوود لە هەمان وەرگرم هەر خۆشبەختانەش زۆرێک لەوانەیە کە ئێستا بڕوانە ماستەریان وەرگرتووە لەو بواردە سوودیان لە سەرچاوەکانی ئێمە وەرگرتووە بە خۆشحاڵیەوە کاکدارۆ ئەگەر کاتێ هەبێت بیری لەوە نەکردوێتەوە جگە لەو کۆڕە وەرکشۆپ بەڵێ 2 ساڵ لەمە پێشکە گەڕامەوە وەرکشۆپێکی 11 ڕۆژیم کردەوە بۆ چۆنێتی نووسینی سیناری خۆشبەختانە 58 کەس بەشداری وەرکشۆپەکە بوون لەو 58 کەسدا 25 جیان توانیان سیناریۆ بە شێوەیەکی ئەکادمی زانستی بنووسنەوە ئێساش بەردەوامن ینی با بڵێن ئەو پەیوەندیانەی ئێمە لەگەڵ خوێندکارەکانمانە بەردەوامی ئێساش پەیوەندیمانێ و شتمان بۆنێ و سەیریانەکەین و ئەوە زۆر دڵخۆشی کردم بۆیە گرنگە ئەکادمی نووسینمان هەبێ نەک ئەکادمی فێربوونی فلمسازی نووسین پێویستمان بۆیە ئێستا لە دنیاە زانکۆکان خوێندنیان هەیە لەسەر سیناریۆ لە خوێندنی باڵا تانا دکتۆرا لەسەر سیناریۆ وەرەگرن بۆیە پێویستمان بەوەیە بەڵ بەداخەوە تا ئێستا گرنگی پێنەدراوە هونەرمەنددار و عەزیز سپاس بۆ ئەم دەرفەتەم